ماوەی 2 ساڵە شارەوانی کەلار سەرقاڵی پرۆژەی ڕێخستنەوەی شەقامەکانی ناوشارە و بۆ ئەو مەبەستەش سیستمی پارکینگ لە شەقامەکانی ناوبازاڕ و شوێنە قەرەباڵغەکانی خستە بواری جێبەجێکردنەوە. سەرۆکی شارەوانی کەلار ڕایدەگەیەنێت ئامانج لە پرۆژەکە کەمکردنەوەی قەرەباڵغی و لۆدی سەر شەقامەکانی ناوبازاڕە و زیاتر لەوەی پرۆژەیەکی داهاتکۆکەرەوە بێت. دەشڵێت داهاتی پرۆژەکە بۆ جێبەجێکردنی پرۆژە جۆراوجۆرەکانی شارەوانی کەلار بەکاردەهێنرێتەوە. دیارە سەبارەت بە سیستەمی پارکینگ لە ناو شاری کەلار، ئەم سیستەمە بۆ ئێمە سیستەمێکی تازەیە. هەدەفی ئەمە نەهێشتنی قەرەباڵغی و ئەو لۆدە زۆرەی کە لە ناو بازاڕە بە شێوەیە کە هەندێک جار نەڕێگەی هاتوچۆی هاوڵاتی و نەڕێگەی جوڵەی ئۆتۆمبیل نەئاما لەو شوێنانە. ئێمە هەستین بەم ڕێکخستنە لە ڕێگەی زیادکردنی ئاشکرا کە بۆ کەسێک دەرچووە داهاتەکەی شتێکی ئەوتۆنیە کە بڵێن داهاتێکی زۆری هەیە ئەم پرۆژەیە کە بتوانین ئێمە بەم داهاتە پرۆژەیەکی زۆر بۆ شارەوانی بکەین. ئێمە بە داهاتی شارەوانی ساڵانە ئەو شەقام و شۆستە و هەر پرۆژێکی خزمەتگوزاریمان کە تێک ئەچێن نۆژانی ئەەکەینەوە. سیستمەکە ڕێگا بە شۆفێران دەدات کە سیارەکانیان لەسەر شەقامەکان ڕابگرن لە بەرامبەر بڕێکپارە کە بۆ هەر کاتژمێرێک بڕی 500 دینار وەردەگیرێت. لە ئێستادا جێگای وەستانی 300 سیارە لە ناو بازاری کەلار بۆ شۆفێران دابین کراوە. هاوکات لە بەردەم دوکانەکان پارکینگی تایبەت بە بارکردن و داگرتن دروست کراوە، بەڵام کاسبکاران نیگەرانن لە کەمی کاتەکەی و دەڵێن بەو کاتەکەمە ناتوانن کاروبارەکانیان جێبەجێ بکەن. ئەم پرۆژە کردیانە سوودێکی باشە، سوودێکی باش بە دوکاندارەکان نەگەێنێ، بەڵام ئێمە پێویستمان بە کاتی زیاترە بۆکو دوکاندارەکان لەبەرەوە بارکرێ بار داگرێستارە ێسێ شتێکی زۆر باشیان کرد، ئێمە دەستخۆشییان لێگەین، بەڵام ئەگەر هاوکاریەکمان بکەن بۆ ئەوەی کە سیارەکان ڕاوەستێ شتێکی زۆر باشە. شارەزایەکی بواری هاتوچۆ پێی وایە پێویستە شۆفێران هۆشیاری تەواویان هەبێت لە یاساکانی هاتوچۆ بە تایبەت پارککردن تاکو لەگەڵ ئەم سیستمە ڕوبەڕووی گرفت نەبنەوە. ئەم سیستەمە ئێمە ئێستا هالیان وەگەی لەسەری جێبەجێکەم سیستەمێکی دانمارکیە حالیان ئێستا بەشەڵا لەم ڕۆژانەیە سیستەمەکە سیستەمێکی کورسانی دروست کراوە و سیستەمە لە زاخۆ تا خانەقی نەگرێتەوە. سیستەمەکە هەم سیستەمێکی سیستەمی ئەوروپای شتێکەڵ بۆ لەگەڵ سیستەمی کوردستانیە، هەموو هیچ فەرقی نامێنێت لە بین گەرمیان و سلێمانی و دۆ کۆمانەیە شێوازەکەی ئەبێتە یەک سیستەم. ئێستا کارێکی شێوازێکە، سلێمانی بە شێوازێکە و لێر بە شێوازێکە و گەرمیان بە شێوازێکە. پارکین ئەبێت بە شێوازێ بێت ئەگەر بتوانین وەکو سیستەمەکانی ئەوروپا بێت لەوێ بە کاتە سیستەمەکە ئەگەر کابرایەک بڵێن نیو سەعات دەبێت بە 2 یۆرۆیە، دوایە گەر سەعاتێ بێت مستەمڕە بێ ڕقابەی لەسەر بێ و پارکینە لە بەرەوەی کابرات نەچێتەوە شوێنەی ئیستیغلالی نەکاو بڵێ بەیانی بێ تایوەرە لەو شوێنەدا. هەم داهاتێکە بۆ هاتوچۆ ئەمەتوانین هاتوچۆی پێدەوڵەم بکەین، هەمەتوانین ڕێگاوپیانەکانی پێ چاکەین. قەزای کەلار یەکەمین قەزایە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە ڕووی گەورەییەوە. ئەماش وای کردووە بەردەوام قەرەباڵغیەکی زۆر بە شەقامەکانیەوە دیار بێت و بچووکی شەقامەکانیشی بەشێکی زۆری ئەو گرفتانەیە. بەهۆی سیستمی پارکینگی کەلار لە داهاتوودا جێگای وەستان بۆ 2000 سیارە دابین دەکرێت، ئەماش بە هەوڵێک دەبینرێت بۆ کەمکردنەوەی بەشێک لەو قەرەباڵغیانەی ناوشار. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.